هەر لە یارەکانی قۆلاغی دۆمی خولی تۆپی کوردستان یانەی سۆران میوانداری یانەی شێروانەی کەلاری کرد. سۆران توانی سێخاڵ یارەکە بەدەست بێنێت. سۆران گۆڵ یەکەمی یارەکەی لە جێم یەکەم لە ڕێگەی یاریزان عومەر عەبدوڕەحمانەوە لە خوڵێکی 25 بە شێوەیەکی جوان تۆمار کرد. گۆڵی دووەمی سۆران لە جێمی دووەم لە کۆتاخڵەکانی یارەکە لە ڕێگەی لەدانێکی سزاوە لەلایەن یاریزان ئیدریس حوسێنەوە تۆمار کرد. لە خوڵێکی 64 لەلایەن یاریزان محەممەد جەلال گۆڵ یەکسامونەوەی شێروانە لە یارەکەدا تۆمار کراوە. لە کۆتایی یارەکەش پشێوی دروست بوو بۆی لەدانە سزاکەوە یاریزانی شێروانە هێرشیان کردە سەر ناوژوانی یارەکە و بڕاری لێدانە سزاکان با بڕارێکی هەڵادان. سەبارەت بە یاریەکەمە یاریەکەمە زۆر باش دەست پێ کرد، چەند دەرفەتێکی زۆر باشمان هەبوو و تیپی شێروانە یەکێکە لە باشترین تیپەکانی ئەم خولێ ئەم ساڵە. تیپێکی زۆر ترسناک بوون. ئێمە زۆر باش بەرامبەریان توانیمان ڕکابەرێکی زۆر باشیان بکەین. ئەوان دەرفەتی گۆڵکردنیان هەبوو، ئێمەش دەرفەتی گۆڵکردمان هەبوو، بەڵام ئێمە دەرفەتەکانی ئێمە زیاتر و ترسناکتر بوون. گۆڵێک تۆپێکی جرێگیر بووە هۆی ئەوەی کە یاریەکە یەکسان ببێتەوە لە بەرژەوەندی ئەوان کە ئێمە پێش ئەم گۆڵە دەمانتوانی یاریەکە کۆتایی پێبینین. دوو دەرفەتی 100% هەبوو، بەڵام دووبارە دەستخۆشی لە کاپتن سەردار و تیپەکەی دەکەم کە یاریەکی زۆر باشیان کرد، بەڵام ئێمە توانیمان بەسەر ئەم تیپە بەهێزەدا سەرکەوین. عنی بەداخەوە داواکەم لە یەکێتی کوردستان بەم شێوازە نەبێ ناڵێن غەڵەت هەڵارەیە، بەس بەڵام چەند حاڵەتێکی بەو شێوەیە ئەمە بووە ئەداواکەم لە یەکێتی کوردستان ئەو حاڵەتانە سەیری تۆمارەکانی ڤیدیۆکان بکات بزارە و حاڵەتانێمەش هەمان حاڵەت نەبووە. ئەوەی بۆ نەکرە پەنەرسی بەڵێ بەتەکیید ئەنجامەکە هۆکارەکەی دەستەی داوەران بوو. قبولەکەین ئێمە قبولمان کردووە، بەس بەڵام بەداخەوە بینیمان پۆلیسەکان لە یاریزانیان یاوە. یعنی ئەمە جێگای ئەسەفە کە ببینی پۆلیسێک بە بۆکس لە یاریزانێ ئەمە بەچی حەقێ لە چی یاسایەکە. بەس داواکەم لە یەکەی توی پێ کوردستان ئەگەر یاسا سەروەرە فەرموون خۆیان حاڵەتەکان ببین.